لەسەر بڕیاری جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی دروستکردنی 330 نیشتەجێبوون کە بە شێوەی قستی درێژخایان دەدرێتە هاوڵاتیان و فەرمانبەرانی دانیشتووی قەزای کەلار چووە بواری جێبەجێکردنەوە. ئەم پرۆژەیەش ئەو هاوڵاتی و فەرمانبەرانە لی سوودمەند دەبن کە تاوەکو ئێستا لە خانووی کرێدان. ئەم پرۆژانەی ئێمەیەکێکە لەو پرۆژانەی کە جێگری سەرۆکی حکوومەت هەرێماتە ناوچەکە بڕیاری لێدا و لەو چوارچێوەیە ئێمەش 330 خانووە جێبەجێکرێ لە سنووری گەرمیانە لەلایەن کۆمپانیەکە ئێمە و کۆمپانیای ڕووناکی شار و بە قستی درێژخایەن لە 160 بە ماوەی 2 ساڵە درێ و لە 140 بە ماوەی 5 ساڵی داهاتووە لە هاوڵاتی وەرەگیرێت و کۆمپانیا دروستێکە خانووەکانیش 200 متری و ڕوبەری بیناش 150 مترە. لا مەراسیمێکدا و بە ئامادەبوونی ئەو هاوڵاتیانەی کە بەمەستی بەشداریکردن لە پرۆژەکەدا فۆرمیان پڕ کردبووەوە بە شێوەیەکی ئاشکرا تیر و پشک بۆ ناوی بەشداربووانی ئەو پرۆژەیە کرا. نزیک 3-4 ساعتی خایاند هەموو تیر و پشکمان بۆی کرد بۆ 330 ناو لەگەڵ 7 ناو احتیاط بۆ ئەوەی ئەگەر هەریەکە لەو 330 کەسە ناویان هەبوو زەویان وەرگرد بوو یان وەکو لە نیشتەجێ بەشدار بووبوون یان وەکو ئەوەی کە لە سندوقی با بڵین استثمار بەشدار بووبوون کە پێشتر ئەوە ناویان دەرەکرێ و لەو 7 کەسە بە تەسەلسول لە 330 و دەست پێ کات ئەخرێتە شوێنی ئەوان. دوای ئەوەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بە گەڕخستنەوەی تەواوی ئەو پرۆژانەی کە لە سنووری ئیدارەی گەرمیان و لە بواری وەبەرهێناندا بەهۆی قەیرانی دارایەوە کارەکانیان وەستا بوو، لە ئێستادا سەرباری دروستکردنی پرۆژەی هێلانستی لە شاری کەلار کە لە 330 پێکهاتووە. هەروەها هەرێکە لە پرۆژەکانی دروستکردنی شاری مامۆستایان لە شاری کەلار و پرۆژەی ئاسودەستی لە ناحیەی ڕزگاری لە دوای تەواوبوونی ڕێکارە یاسایەکانی دەچنە قۆناغی جێبەجێکردنەوە. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، کەلار.